وەک پێشینان دەڵێن ئاو و ئاوەدانی گەرمیان بەتایبەت کە ناوچەیەکی گەرمە زیاتر پێویستی بە ئاوە. سەرچاوە ئاویەکانی گەرمیان پێک دێن لە 4 بەنداو لە ئێستادا کەوا بڕیارە لە گەرمیان چەندین بەنداوی گرنگی تر دروست بکرێت. یەکێ لەو بەنداوانە بەنداوی خۆرنەوەزانە کە دەکەوێتە سنووری قەزای کفری و لە سنووری گەرمیانە. لە ماوەی ڕابردوودا 3 بەنداوی دیکە دروست کراوە کە بەنداوەکان پێک دێن لە هەرێکە لە بەنداوەکانی توورەجار و هاوکات بەنداوێک لە قەزای کفری کە پێی دەوترێت بەنداوی باوە شاسوار و بەنداوێکی دیکەش بە ناوی بەنداوی ئاوەسپی و بەنداوێکی دیکەش بڕیار بوو بڕاتە بواری جێبەجێکردنەوە کەویش بەنداوی باوەنورە و هاوکات بەنداوی بەردەسوورە. بەڵام ئەوەی گرنگە ئێستا لە لای گەرمیانیەکان بەنداوی خۆرنەوەزانە کە لە 96 کارەکانی تەواو بووە. لە ساڵی 2011 بڕیار بوو ئەم بەنداوە دروست بکرێت، دواتر لە ساڵی 2016 لە 96 کارەکانی تەواو بوو، بەڵام کارکردن تیایدا وەستا. ئێستا ئەم بەنداوەیەکێکە لە بەنداوە گرنگەکان کە کارکردن تیایدا دەستی پێکردووەتەوە. من هاتوومەتە بەڕێوەبەرایەتی بەنداوەکانی سنووری گەرمیان بەڕێز جەبار مەحموود بەسپاسەوە لەگەڵمان دەبێت بەڕێوەبەری بەنداوەکانی گەرمیان. کاک جەبار سڵاوت لێبێ، ئەم کاتت باشە. ئێستا کارکردن لە بەنداوی خۆرنەوەزان دەستی پێکردوێتەوە. ئەم بەنداوە لە 96 کارەکانی تەواو بووە و لە 4 ماوە. ئێستا کارکردن دەستی پێکردوێتەوە، بڕیارەکەی تەواو بکرێ و ئەم بەنداوە چۆن کارکردن تیایدا دەستی پێکردوێتەوە. بەنسبەت بۆ بەنداوی خۆرنەوەزان لە ناوڕاستی ئەم مانگەوە کۆمپانیا دەست بەکار بووە بە هەوڵ و کۆچشی بەڕێبەراتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو و وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کە لە خەت بوونە بۆ ئەوەی ئەم پرۆژەیە دەست بەکار بێت و لە ناوڕاستی ئەم مانگەوە دەست بەکار بووە و 96% تەواو بۆ 4% ماوە. ئەویش بریتە لە 4 بڕگا سەرڕێژ 2 سەرڕێژە و پڕکردنەوەی دیواری پاڵ سەرڕێژەکە لەگەڵ سیلین بەیسن لەگەڵ بۆڕێکان 3 بۆڕی تایە بە تیرەی دوانی تیرەی مەتر و 20 یەک دانیان 1 مەترە لە ناو دایڤێرشنەکەیە. گرنگیان بەنداوەیە بە تایبەت بۆ ناوچە چییە؟ چۆن ئەتوانێتەوە و ناوچەیە ببوژێنێتەوە؟ گرنگیەکی زۆری هەیە بە تایبەت بۆ کشت و کاڵ و بۆ زیادکردنی ئاستی ئاوی ژێرزەوی و بۆ بەروبوومی کشت و کاڵی و بەروبوومی بەخێوکردنی ماسی لەگەڵ ئاوی خواردنەوە بۆ پێویستی شتتر. باشە، ئێمە خۆمان نەزانین گەرمیان ناوچەیەکی وشکە، زیاتر پێویستی بە بەندا و پۆند و ئەو شتانە هەیە. تا چەند گرنگیە درێت بە گەرمیان لە ڕووی پۆند و بەندا و ئەو بابەتانەی دیکەوە؟ بەنسبەت بۆ بەندا و دروستکردنی بەندا و بەڕێواتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو لیژنەیەکی تەرخان کردووە بۆ دیاریکردنی ئەو شوێنانەی کە پێویستە بە تایبەت لە گەرمیانە پێویستە بگرێت بە بەنداوی بچووک و یان مامناوەن. بەنداوی خۆرنەوەزان ئەگەر کارکردن بەم شێوەیە بەردەوامی هەبێت ئەو 4 پێت وایە تاوەکو وەزی بارانبارین بەنداوەکە بتوانێت ئەو هەڵگردن یاخود ئەو غەزنکردن تایدا دەست پێ بکات؟ ئەگە کێشەی دارایی نەوێ بەڵێ ئەم ساڵ بە تەواقعی من لە 1/12 تەواوە بێ. 1/12 بەڵێ دەسەکان خۆش بێت، سەرچاو بەخێر بێن. بەڵێ بینەرانی کۆباسەوەی جێبێز بوون بەڕێز جەبار مەحموود بەڕێوەبەری بەنداوەکانی گەرمیان بۆ ئاماژەی بۆدا کارکردن لە بەنداوی خۆرنەوەزان دەستی پێکردوێتەوە. ئەگەر قەیرانی دارایی نەبێتەوە یەکێک لە بەنداوە گرنگەکانی سنووری گەرمیان و هەرێمی کوردستان کە بەنداوی خۆرنەوەزانە کە لە 96 کارەکانی لە ئێستادا تەواو بووە. ئەوەی ماوەتەوە تەنها 4 و کارکردن تیایدا دەستی پێکردو لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە. ئەم پرۆژەیە 9 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێت کە ئەم بەنداوە بەنداوی خۆرنەوەزانەوە بژانەوەیکی باش دەبێت بۆ گەرمیان. هەڵبەتە لە دوای ئەوەی کە ئێستا کۆمپانیا کارکردن تیایدا دەستی پێکردووە ئەوێت ئەگەر بێت و قەیرانی دارایی و تەریخانکردنی پارە نەبێتە کێشە ئەوە لە مانگی 12 بە تەواوی دەتوانێت ئاو غەزن بکات و ئاوی تیادا کۆ بکرێتەوە بۆ خزمەتکردنی سنووری گەرمیان. ئەوەی هەیە لە گەرمیان ئەگەر بێت و ئەم بەنداوەتەوە بێت دەبێتە 4ەم بەندا و لە سنووری ئیدارەی گەرمیان و جگە لەمەش چەندین پۆنتی دیکە لە سنووری ئیدارەی گەرمیان دەڕۆیشتە باری جێبەجێکردن و بەشێکیان لە ئێستادا کارەکانیان گەیشتۆتە قۆناغی کۆتایی. ئەمە دەبێتە بژانەوەیەکی تایبەت بۆ گەرمیان چونکە گەرمیان ناوچەیەکی وشکە.